الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. بسم الله الرحمن الرحيم. ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ هەستین بە ئێوارەخوانێک بۆ ڕۆژەوانان کە ئێوارەخوانێکن ساز کرد لەبەوەی بە پێویستمان زانی کە لەو مانگێکە خێر و بەرەکەتە خوای گەورە ئەو ئەجر و پاداشتەی بە مسلمانان بەخشە. ئێوارەخوانێک سازکەین لۆ ئەو مەجموعە مسلمانەی لەبەوەی کە ئەجر و پاداشتی زۆرە کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمی کە هەر کەسێک کە ڕۆژوان نانی ڕۆژوان بدا کە ئەجر و پاداشتی ئەو ڕۆژوانەی ئەگاتی کە بەبێ ئەوەی لەوی کەم ببیتەوە. ئەمە شەر بە مەوەستەی ویستن یعنی ئێوارەخوانێک ساز بکەین لۆ ڕۆژوانان بە پێی توانای ینی سەندی توانی بیتن. الحمد لله والصلاة والسلام على نبينا محمد وآله وصحبه ومن والاه. خۆم بە پێخۆشحاڵە زانم جارێکی دیکە لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری جارێکی دیکە ئەو بەڕێزانە هەستان بە ئیفتار و سائیمی کۆمەڵێکی زۆر لە مسلمانان و لە ئەو گەنجە جوانانەی کە لێران کۆ کردوونەتەوە بە هەموو ئەتکافەکان بە تایبەتی گەنجەکان شتێکی چاکیان کردووە لەسەر حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من فطر صائما كان له أجر مثل أجره مثل أجر الصائم. بەڕاستی ئەو کەسێک کە یارمەتی کەسێک نانی کەسێکی دەداوە کوی خێری دەگاتێ من غیری ئەن ينقص من أجره شيء بێ ئەوەی لە ئەجر و پاداشتی کەم بیتەوە ئەوە یەک. دووەم ئەو دەموچاوە جوانانە لە گوندەکانی دەوروبەریش هاتوون یەکدیمان دیتەوە زۆر شتێکی خۆش بوو. ممکنە بەشەر ئەو ڕۆکار زیندی سبەینی یەکێک بمری نەیبینیەوە زۆر خەفەت دەخۆی و سیلێ ڕەحم بە سەردان و شتی وها زیاد دەبی و ئەو کەسەشکەوە هەردەستی بە ئیفتار سائم نفسیان زۆر مرتاح دەبی هەز دەکە شتێکی گەورەی کردووە لە حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ وەکو ئەوە عتقی ڕەقەبەیەک کردبی یعنی عەبدێکی ئازاد کردبی یعنی شتێکی هەندە گەورەیە و ئەو دەموچاو جوانانێکی دەبینەوە بە بیسمیلای دەست پێ دەکەن بە الحەمدولillah کۆتای پێدینن و نوێکردنەوە و تەجدیدە لە بۆ شعیرێک لە شعائرەکانی ئیسلام کە ئیفتاری جەماعیە کە سنەتێکی پێغەمبەریە صلی الله عليه وسلم و ئیفتار الصائم ئێوەش بەخێر بێن دەستان خۆش بین ئۆستازت خۆلتان ڕازی بی یا ڕەبی. سەلام عەلەیکم.